ئەوەی کە من لە پاڵیا وەستاوم بریتە لە سیستەمی خولانەوەی یاخود ئەو بەشەکەمەی کە لە ناو کۆمەڵی خۆرا هەیە کە بەشەکەی ئێمەیە کە بەشێکی زۆر بچوشی نەگەردونێکی ئێجگار گەورەکە خۆرمان هەیە و بە دەوری خۆرا هەسارەکانی تر هەن کە بە داینامیکێتێک و بە وردەکارێکی زۆر تایبەت ئەسوڕێنەوە کە هاوسەنگی و هاوکێشێکی زۆری تێدایە. ئەم شتە گەورەی کە لە گەردوونی گەورەیە هەمان شت بە بچوکی لە ناو تاک بە تاکی خانەکانی لەشی ئێمەی مرۆڤ و هەموو زیندەوەرانی تریشە هەیە کە بە هارمۆنی و بە باڵانسێکی زۆرەوە خودی ژیان بەردەوامە. وەک هەمووتان ئەزان ئەگەر بە نیو ملیمیش زەوی یاخود رەسارێکی تر لە خولگەکەی خۆی لابدات یاخود خۆرکەمێک دزیک و دوور بکوێتەوە ئەوە ئەگەری بەردەوامبوونی مرۆڤایەتی و ژیانیش کەمتر دەبێتەوە. بە هەمان شێوە کاتی کە لە ناو ڕەحمە لە ناو سکی دایکانە کە هێلکەیەگە پیتێ ئەم هارمۆنی دەسەکات بە ڕوودان و ئەو هێلکە پیتراوە کە ئەپیتێنرێت 23 تا کرۆمۆسۆم لە باوکو و 23 تا کرۆمۆسۆم لە دایک وەردەگرێت و کە هێلکەکە پیتا 46 تا کرۆمۆسۆم دروستە بێت کە یەکەم سەرەتای دروستبوونی مناڵە لە سکی دایکە. بەڵام لەبەر هۆکارێکە نەزانراوە هەندێک جار کرۆمۆسۆمی ژمارە 21 لە بری ئەوەی کە دوو دانەی لەسەر بێ 3 تاشی لەسەر بێ. ئەو کاتە مرۆڤگەلێکی خۆشەویست و دڵپاک و کۆمەڵایەتی دروستە بن کە پیان دەوترێ داونەکان یاخود مرۆڤانی داون لە پاش ئەو دکتۆرە ئەو ناوان لەندات کە کۆنیشانەکانی کۆکردنەوە کە دکتۆرێکی ئینگلیزە. ئەم بەڕێزانە کێن بۆچی دەبن بەداون و ئەگەری ژیان لەگەڵ داونەکانە چییە و چۆنە و ئەو نەخۆشیانە چێکامان تووشێ بن جیاواز لەوانی کە داون نین. پرسیاری ئەمەڵقەی چارەیە و خوددایار بێت وەڵامەکانی وەردەگرین. وەک هەمیشە بۆ زۆرترین زانیاری بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێوە هەموو یەکشەمەیە بینەری چارە بن و کەمێکی تریینەوە خزمەتتان بۆ تاوتوی پرسیارەکان. ئێمە هەمووان لە خانەیەکەوە لەدایک دەبین کە بەشێکە لە جەستە و قەبارەکەی زۆر بچووکە و تەنها لە ڕێگەی ئامێری مایکرۆسکۆپەوە دەتوانین بیبینین. لەناو ئەو خانە زۆر وردانەدا کرۆمۆسۆمەکان دەژین کە قەبارەیان لە خانەکان زۆر بچووکترا. کرۆمۆسۆمەکان بەرپرسن لە تایبەتمەندیەکانی جەستەمان وەکو ڕەنگی چاومان و شێواز و بەهێزی قژمان. کرۆمۆسۆمەکان دیاری دەکەن کە ئێمە کوڕ دەبین یاخود کچ. بەرپرسن لە هەموو ئەو تایبەتمەندیانەی کە لەگەڵیاندا لەدایک دەبین و ناتوانین بیان گۆڕین. بە تێکڕێی کرۆمۆسۆمەکان لە جەستەی مرۆڤدا ژمارەیان 46 کرۆمۆسۆمە کە 23 دانایان لە دایکەوە وەردەگیرێت و 23 دانەشیان لە باوکەوە. بەڵام هەندێک جار کرۆمۆسۆمێکی زیادە دروست دەبێ و مناڵەکە بە 47 کرۆمۆسۆمەوە لەدایک دەبێ و بەم حاڵەتەش دەوترێت داون. تا ئێستاش پسپۆران نازانن هۆکاری ڕوودانی ئەم حاڵەتە چییە. هەر بەو شێوەیە ڕوودەدا و ناشتوانیت بیگۆڕیت. ساڵانە لە جیهاندا زیاتر لە 30,000 مناڵ لەدایک دەبن کە داونیان هەیە و هەروەکو ئێمەش بەشێک لە خێزان و دایک و باوک و خوشک و برا و مام و خاڵ و پور و داپیر و باپیرەیان هەیە. دەتوانن هەمان ئەو کارانە بکەن کە تۆ دەیکەیت. دەچنە قوتابخانە و ئاهەنگ دەگێڕن و دەچنە پارکەکان و وەرزش دەکەن و هاوڕێیان هەیە. کاتێکیش گەورە دەبن دەتوانن کار بکەن و خێزانی خۆیان هەبێت. دەتوانن ژیانێکی زۆر بەختەوەرانە بژین هەروەکو تۆ. حاڵەتی داون نەخۆشی نییە. ئەمە شتێکە کە لەگەڵیدا لەدایک دەبیت و ناتوانیت بیگۆڕی و بەدەست خۆت نییە کە داونت هەبێت یاخود نا. هەروەک چۆن ناتوانیت خۆت ڕەنگی چاو و شێوازی قژت هەڵبژێریت. هەر بۆیە ئەو کەسانێک کە داونیان هەیە بە هەمان شێوەی ئێمەیان هەیە. تەنها جیاوازی ئەوەیە کە ئەوان پێویستیان بە هاوکاری زیاتری ئێمە هەیە لەبەر ئەوەی ئەو کەسانی کە داونیان هەیە هەندێک جار ناتوانن بە باشی قسە بکەن و تێبگەن. هەر بۆیە هەندێک لەو مناڵانە پێویستیان بە هاوکاری زیاترە لە قوتابخانە. ئەگەر هاوڕێیەکت حاڵەتی داونی هەیە ئەوە میهرەبان بە لەگەڵیدا و هاوکاری بکە. بۆ نمونە کاتێک قسەی لەگەڵ دەکەیت سەیری چاوەکانی بکە و کاتی تەواوی بدەرێ بۆ وەڵامدانەوە. بە هیچ ناوێکی ترەوە بانگی مەکە. هاوڕێ ڕاستەقینەی بە و بەڕێزەوە مامەڵەی لەگەڵدا بکە و هانی بدا کە خۆی کارەکانی خۆی ئەنجام بدات.
بیرت نەچێ ئەو کەسانی کە داونیان هەیە بە هێواشی فێردەبن و خاون بەڵام دەتوانن هەمان ئەو شتانە بکەن کە تۆ دەیکەیت بۆیە هاوکاری ئەو هاوڕیانە بکە کە داونیان هەیە و ببە بە نمونە بۆ کەسانی تریش ئەگەر نەتزانی چۆن هاوکاریان بکەیت ئەوە پرسیار لە مامۆستاکەت بکە یان کەسێکی گەورە بۆ ئەوەی فێرت بکات بیریشە نەچێ ئێمەش هەمومان ناو بەناو پێویستمان بە هاوکاری کەسانی تر دەبێت. بۆ قسەکردن دەربارەی ئەو مناڵانەی کە کۆنیشانەکانی داونیان هەیە یان هەندێک لێوە بە نەخۆشی ئەیناسێ پێڵە نەخۆشی یان هەندێک بەداخەوە تاکو ئێستا بەو جۆرە مناڵانە ئاڵێت مەغۆڵ کە من لە کۆتایی بەرنامەکە جوابتانێمەوە و بۆتان باس دەکەم ئایا ئەگەر بێتە سەر بابەتی ئەوەی کە نقصانی ئێمە نقصانی یا مناڵانی داون نقصانن دوای وەڵامیەوەتان لە کۆتایی بەرنامەکەیانەوە خوددایار بێ بۆ مەبەستە قسە لەگەڵ دکتۆر چەنەر عومەر عەلیەکەین کە هەڵگری بڕۆنامەی بۆردیان دکتۆرە لە بواری نەخۆشیەکانی مناڵان و ئەمڕۆ میوانی چارێ دکتۆر پاسپاسەوە ئەڵقەی پێشوو لەگەڵ دکتۆر فەهمی باسمان لە ئۆتیزم کرد یەکەم پرسیار کە لە ئۆتیزم و دەستم پێ کرد لەگەڵ هەمان جەنابتە لەگەڵ هەمان پرسیارە دەست پێ یەکەم داون کۆنیشانەیە یان نەخۆشیە داون نەخۆشی نییە کۆنیشانەیە ئەوەی کە پێڵین سندرم پێڵەن سندرم بە کۆنیشانەیە کۆمەڵێکەوە ناوێکیان هەیە بۆ ئاسانکاری باشە هەر بۆ زانیاری خۆتان داون ناوی ئەو دکتۆرێکە بۆ یەکەم جار ئەم کۆنیشانانی دەستنیشان کردو کە خۆی لە ئەسڵە دکتۆرێکی ئینگلیزە خەڵکی وڵاتی ئینگلترا لە بەریتانیا دکتۆر لە مەسەلەی ڕوودانی داونە ئەمە ئەوە بزانم بۆچی مناڵێتە دنیا و بەداونە ماڵقی پێشوو کە باسی ئۆتیزممان کرد باس لەوە کراکە ئەڵێ تاکو سە نەزانراوە بەڵام ئەوە زانراوەکە و خێزانانی کە لە ناویەکە هاوسەرگیریەکە لە کۆمەلگا داخراوەکان ئامۆزا و پورزا و خاوەزا کە بێک ئەگەری دەرکەوتنی ئۆتیزم کە و شەبەنگی ئۆتیزم و نەخۆشی ئۆتیزم زیاترێتیانە بەڵام کۆنیشانەکانی داون بە هەمان شێوە بە خزمایەتی ئەگەری دروستبوونی زیاترە بێ نە پەیوەندی بە خزمایەتیەوە نییە طبعاً خۆی داون یەکێکتر لە ناوەکانی پێڵین ترایسۆمی 21 واتە یەکێک لە کرۆمۆسۆمەکان کە کرۆمۆسۆمی ژمارە 21کە زیایە لە بری کەم بێ واتە نەقسەکە لە کەمی کرۆمۆسۆمانی لە زیایەکەیەتی ئەم جۆرە لە داون بە هیچ شێوەیەک بۆ ماوەی نییە و پەیوەندیشی بە خزمایەتیەوە نییە بەڵام بەپێی داتاکان ئەو دایک و باوکەی ئەگەر مناڵێکی داونیان هەبێت لە سایە یەک نیسبەی ئەوەی کە مناڵێکی تریان هەبێ کە داون بێت مناڵێکی تریان ببێ زیاکە واتە ئەگەر ماڵەکە دایک و باوکەکە مناڵێکی داونیشان هەبوو هێشتا نیسبەی ئەوەنە زۆر نییە کە چانسی دووبارە بوونەوەی هەبێت باش ئەگەر بۆ نمونە بەسە خۆت پیرۆزە بە دەستگیران ناری سپاس دەکەم ئەگەر کەسێک بێ لە ماڵێک ژن و ژنخوازی بکە جای ژن با بە ماڵێکە داونیان هەبێ یاخۆ ژن لە ماڵی بێنە کە داونیان هەبێت ئەگەر ئێوەی هەیە لە مناڵەکانی ئەمیشە داون دروست بێتەوە ئەو بیرکردنەوەی غەڵەتە ئەگەری پەیوەندی بۆەوە نییە بەڵام وەکو باسم کرد وتمان ئەمە زیایی کرۆمۆسۆمی 21کە لە سایانەوە پێنجی حاڵەتەکان وایە لە سایە پێنجی ئەمێنێتەوە حەوت جۆر خەلەلی کرۆمۆسۆمی هەیە کە واکە داون دروست بێ لەم حەوت جۆرە کە بە هەمویان لە سایە پێنجی داونەکان پێگەهێنن یەک جۆری هەیە بۆ ماوەیە لە دایک و باوکۆچێ بۆ مناڵەکان لە مناڵەکانی شەوەچێ بۆ دایک و باوک جۆرێک لە ترانسلۆکیشنەکان ئەو جۆرە احتیمالە بگوازرێتەوە کە ئەمە وەکو وتمان لە کەمتر لە سایە دوی داونەکانە باشە کەواتە بە شێوەیەکی گشتی خەڵک دەتوانێت لەگەڵ خێزانێکە هاوسەرگیری بکە کە مناڵێکی داونیان بێت بەدڵنیایەوە هیچ ترسێک لەسەر ئەو نییە باشە اینجا لەگەڵ مەسەلەی داون باس لەوا کرێت کاڵێن داون زیاتر لەو خێزانانە ڕۆیە کە تەمەنی دایک و باوکەکە گەورن بە تایبەتی لەسەر قسەکە لەسەر دایکە زیاتر بەڵێ ڕاست دایکەکە تەمەنی لەسەر وسی حوت ساڵە وێسک و زاکات و ئەگەری دروستبوونی داون زیاترە بەڵێ ڕاستە بەپێی هەموو داتا و ستاتیستیکەکان ئەیە هەر جۆرێکی داون بێت نیسبەی داون لە کۆمەڵگایە بە شێوەیەکی گشتی 1 لە 1000 مناڵە ئێستا حالیەن لە جیهانە ئەخیر داتا ئەڵێ 5.4 ملیۆن خەڵک هەیە کە داونی هەیە ئەتە تقریبان بەقەدەر هەموو پۆپیلێشن یا دانیشتوانی کوردستانە بێت تقریبان بەڵام ئایا ئەمە بەنسبەت پرسیارەکەی جەناب توانێت کە ئەڵێ
لەگەڵ تەمەنی دایکەکە بەپی تەمەنەکە فەرقەکات. وتمان 1000 لەناو کۆمەڵگایە لەوانەیە داون بێ لەم 1000 ئەگەر دایکێک تەمەنی لە خوار 35 ساڵەوە بێ مناڵ دروست کات احتیمالە 1/800 چانسی هەیە کە مناڵەکەی داون بێ واتە لە 800 مناڵ لە تەمەنی خوار 35 ساڵەوە بۆ دایکەکە کە لە دایکە بن تەنیا 1 دانیان داونە بێ بەڵام ئەگەر تەمەنی دایکەکە چۆ سەر و 35 ساڵەوە 1/350 احتیمالە داون بێت کاتە نزیکەی 3 ئەوە ئەگەری دروستبوونی داون زیاتر خانمانی کە تەبانە سەر و 35 ساڵ و سکوزاکەن و ئەگەر چوە سەر و 40 ساڵەوە ئەبێ بە 1 لە ساڵ لە سەر و 45ەوە دایکێک ئەگەر تەمەنی سەر و 45 ساڵ بێت و مناڵی ببێ 1/30 احتیمالە کە مناڵەکەی داون بێت ئەگەر بۆی بگەڕێنەوە لە خوار 35 ساڵەوە وتمان 1/8 ساڵ لە سەر و 45ەوە بێ بە 1/30 فەرقەکە زۆرە 8 ساڵ لەکوێ 30 لەکوێ بۆیە ئەڵێن پەیوەندی ڕاستەخۆی بە تەمەنی دایکەکەەوە هەیە باش ئەمەمانە ئەوەیە کە ئەو دایکانی کە گەنجن بە هیچ شێوەیەک مناڵی داونیان نابێ نەخێر بە هیچ شێوەیە وانە وتمان 1/8 ئەوانیش احتیمال لە داونیان هەبێ بەڵام وا باشترە کە خانمان لە تەمەنێکی زووترا هاوسەرگیری بکەن و زووتریش وەچەپ بۆ چەندین هۆکار نەک بۆ تەنیا بۆ داون بە شێوەیەکی گشتی وا تەندروستە کە دایک لە خوار 18 ساڵەوە کە ئەوە کە تەمەنی مناڵی نەبێت و لە سەر و 35شەوە باشترە هەوڵ بن ئیلا ئەگەر چەند حاڵەتێکی استثنایی هەیە پێش ئەوە زەواج بکەن و مناڵیان ببێت کاتەوە 7 ساڵی تەمەن باشترین کاتە لە سەر و 18 ساڵ و لە خوار 35 ساڵ باشە پرسیاری کورت و گرنگیشم هەیە لە کولتورە ڕۆژاوایەکانە کە خەڵک زۆر معجیبی ڕۆژاوایە کە من تۆش باشترە زین کولتوری ڕۆژاوا زۆر لە ڕۆژاوا جوانترە بەڵێ بەدڵنیایە باس لەوە کراڵێ ئەگەریەوە هەیە عیلانەی و خێزانین کە داونیان هەیە دایک و باوکەکە گوناحێکیان کردبێت و خوا حەقیان لێکاتەوە بۆیە مناڵی داونیان نایاتێ بەڕاستی ئەمە یەکێکی تر لەو زوڵمانەیە کە لە ئەو کەسانە ئەکرێت کە خۆیان تووشی بەڵایەک مصیبەتێ یاک و نەخۆشیەک بووین کە ئیشەڵا ئێمە پێی ناڵێن بەڵام ئەم بیرکردنەوەی زۆر غەڵەتە لە هەر کەلتورێکا هەبێت ئەوە احتیمال لە تووشی من بێ احتیمال لە تووشی تۆ بێت بە پێچەوانەوە لەوانەیە خوا ئەو دایک و باوکێ خۆش بوێت کە فەزلی ئەویان یاتێ کە احتیمام بە کەسێکی ئاوا بن کە پێویستی بە احتیمامە بەڕاستی من پێشی ناڵێم بەڵا دایما ئێمە کە مناڵێکی تازە لە دایک بووە بێت دایک و باوکە کاڵێن شکیلەکەین کە داونە بە دایک و باوکە کاڵێن طبعاً هەواڵێکی زۆر قورسە بۆ ئەوان بەس من دایمەوان پێڵم بە دایک و باوکەکانەڵێم هەموو دایک و باوکێک کە ئێوە مناڵەکەی ناجح بێ یا دەوڵەمەند بێ بۆ ئەوەیە کە مناڵەکە و دڵخۆش بێ سپاس بۆ مناڵی داون دایمە دڵی خۆشە دایمە ئەوەنە هەست ناسکن بۆ نمونە ئەوان دەقاتی ئێمە ئینجۆی میوزیکەکەن ئینجۆی ینی تام و چێژ لە مۆسیقا بینن هەستیان ناسکە دایمە بەدەم خەڵکەوە پێکەن ئەمەیە ئەم دڵپاکی و دڵخۆشی ئەوانە کەوای لێکردون بەعزە جار بەداخەوە ئەبن بە نوکتە و پێکەنین و ئەم شتانەی خەڵک جا ئەوەژە چێکە لەو شتە جوانەی کە لە کللتوری ئێمە هەیە کە هەندێک شت هەیە نایکەینە مەلی گوناحباری لە کللتوری ڕۆژاوا زۆر ناشرین ئەم شتەکە لە بەرنامەکە زیاتر بۆ تانیش باس دەکەم کە چەند شتی ناشرین مامەڵ بە مناڵانی داون کراوە کە سپاس بۆخوا لە کللتوری ئێمە و لە وڵاتی ئێمە ئەو شتانە نییە. دکتۆر پرسیاری کۆتاییان بڕگەیم ئەمەیە جارانیان وت ئەو مناڵانی کە داونن کەمترە ژین بەراورد بە مناڵانی تر هەر بۆ نمونە لە ماوەی 40 تا 50 ساڵی ڕابردووە تێکڕای تەمەنی مناڵانی داون یان نەخمیان ئەوانی کە کۆنیشانەکانی داونیان هەیە تێکڕای تەمەنیان لە 25 ساڵەوە زیادی کردەوە بۆ 60 ساڵ. ئەمە پەیوەندی بۆ هەیە کە ئەم مناڵانە خۆیان کەمترە ژین یاخود ئێستا ژیانیان کواڵەتی ژیانیان باشتریان پەیوەندی بە هەیە نەخۆشی هەیە لە هەندێک شوێنی لە شوێنە و نەخۆشیەکانی دڵ بە تەکید تەبەنی ئەو کەسانی کە داونیان هەیە کورتترە لە کەسی ئاسایی بەڵام ئەمە پەیوەندی بە کێشەکانەوە هەیە کە هەیەە وەکو نەخۆشیەکانی دڵ نەخۆشی غودا نەخۆشی فەقەراتەکانی ملکە هەیەە ئێستا بەهۆی پێشکەوتنی زانست و زوود تەشخیصکردنی ئەو مناڵانەوە جاری وایە لە هەفتەی یەکەمە ئێمە هەر بە شکڵیا بێەوەی فاسی کرۆمۆسۆمی بۆ بکەین نتوانین بزانین کە ئەمە داونی هەیە کە ئەو زانی زوو ئەینەری بۆ ئیکۆ زوو ئەینەری بۆ فەحس ئەزانیت کە مناڵەکە کێشەی هەیە کێشەکە دەستنیشانەکەی زوو چارەسەریەکەی و خۆشبەختانە تەمەنی درێژەکەی توانێت. جا یەکێکی تر لەو شتە ناشریانی کە کللتوری ڕۆژاوا هەبووە دەربارەی یان بەرامبەر بە مناڵانی داون ئەوەیە کە هەتاکو ساڵی هەشتاکان پزیشکانی نیشتەرگەری دڵ نەشتەرگەری دڵیان بۆ ئەو مناڵانە نەکردەوە کە داون بوون ئەمە لە ئەمریکایە کە زۆر کەس لەسەر ئەمریکا بە زۆر شتی جوان نەزانێت لە دنیا بەڵام لە دوای ساڵی هەشتاکانەوە اینجا
دەستکرا بە نەشتەرگەری بۆ ئەوانی کە داونیان هەیە جگەلەوەی کە ئەم مناڵانی کە داونیان هەبوو ئەشاردرانەوە بەجیا لە شوێنی ترا هەڵەگیران وەکو نەخۆشخانەی چارەسەرە دەرونیەکان کە لە کاتێکا مناڵان ئاکرێ و مناڵ ئاسایی من لە بڕگەکانی ترە لەگەڵ دکتۆرە باسی و بابەتاکەین بەڵام دکتۆر دیار شیروانمان هەیە کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری دڵی مناڵانە ئەو باس لە نەخۆشەکانی دڵەکە لە مناڵانی داونە و پاشەو گەڕێن خزمەتتان بۆ پرسیارکردن دەربارەی توانای عەقڵی مناڵانی داون لەگەڵمانە من. ڕۆمانەوێ باسی پەیوەندی نێوان نەخۆشی زیگمایکی دڵی مناڵان لەگەڵ ئەوانەی کە داون سندرەمیان هەیە. بەپێی زۆربەی توێژینەوەکان دەرکەوتووە کە ئەوانەی نەخۆشی داون سندرەم لە ساڵ 40 بۆ لە ساڵ 60 نەخۆشی زیگمایکی دڵیان هەیە. ینی ڕێژەیەکی زۆرە لە هەردوو مناڵێکی داون سندرەم یەکێکیان ئەگەری ئەوەی هەیە کە نەخۆشی زیگمایکی دڵی هەبێت. جا لەبەر ئەو ڕێژە زۆرەی کە هەیە لە نەخۆشی زیگمایکی دڵ ئەو ڕێژە زۆرە کە هەیە بۆیە زۆربەی توێژینەوەکان زۆربەی بەحسەکان باسەوەکەن پێویستە لە مانگونی و یەکەمی تەمەنیە لە 6 هەفتەی یەکەمی تەمەنی ئەم مناڵانەیە تەشخیصیان بکرێت. ئێتا تەشخیصەکە بەس زۆربیان کە پێویستە ئیکۆی دڵ بکات بۆ ئەوەی تەکید بکەینەوە کە جۆری نەخۆشیەکەی چییە و پلان دابنرێت بۆ داهاتووی مناڵەکە چی بکرێت چی نەکرێت. ئەمە بۆچی ئەم 6 هەفتەی یەکەمیان داناوە؟ چونکە هەنێک لەو نەخۆشی زیگمایکی دڵی مناڵانە ئەگەر لەو کاتا تەشخیص نەکرێت زۆر یان دوای 6 مانگ 7 مانگ هەنێ ئەسەر ڕوئەیە کە تەئسیر لەسەر چارەسەر ئەکات لە داهاتووە. بۆ نمونە هەنێکیان پەستانی دڵیان پەستانی سیەکانیان بەرز دەبێتەوە کە دوایی حتا چارەسەری زۆر ئیسفادەی نییە. لەبەرەوە زۆربیان دوایان داناوە کە لە 6 هەفتەی یەکەمە ئەبێ هەرچۆنێک هەبێ ئیکۆیەک بکە بەلایەن کەمەوە بۆ ئەوەی پلان بۆ دامرێ بۆ داهاتوو کە چارەسەرەکە چیە بێت. نەخۆشی زیگمایکی دڵ لە داون سندرەما چەند جۆرێکی هەیە. هەر ئەوانەی کە سەمامەکانیان زمانی دڵیان تەواو نییە، دیواری بینی دڵیان تەواو نییە، یان ئەوانەی کە شین بوونەوەیان هەیە کە پێیانڵێن تێترالۆجی ئۆفالۆت چوارینەی فالوت. عیلاجەکان ئەوانەی کە داون سندرەم وەکو کەسی ئاسایی تۆزە قورسترە چارەسەریان وەکو کەسی ئاسایی قورسترە چارەسەریان. بەڵام کە تۆ ئیکۆکت بۆ کرد بەر کەسەکە ئەڵێ ئایا ئەمە پێویستە لە 6 مانگی یەکەمە نەشتەرگەری بکات یان ساڵ یەکەمە نەشتەرگەری بکات. لەبەرەوە ئێمە زۆر زەرورە تەشخیصی نەخۆشیەکە بکەین. تەشخیصی کە نەخۆشیەکەت کرد دوایەوە ئەتوانی پلانی بۆ دانی بۆ نەشتەرگەریەکی. بە خۆشحاڵی مەسەن لە سلێمانیا ئەتوانین نەشتەرگەری بۆ نەخۆشیەکانی داون سندرەم بکەین کە نەشتەرگەریەکانیشان کە بۆ ئەکەین سەرکەوتنێکی زۆر باشیان هەیە. یەک پوینت هەیە ئەمە لێرە دەنیشتانی کەم کە زۆربەی دایک و باوکانیان ئەڵێن دکتۆر ئەگەر ئێمە نەشتەرگەری دڵی مناڵەکە بکەین ئایا داونەکەی چاگە بێتەوە؟ ئێمە ئەمە شتێکە نەخێر داون کە داونە هەر داونەمێنێتەوە. بەڵام تۆ نەشتەرگەریەکەی بۆ ئەەکەی ئەم مناڵە نوعیەتی حیاتی ئەگۆڕی. بۆ مناڵەکە تۆ شیر ناخوا خەوی نییە گەشەی نییە کە تۆ نەشتەرگەریەکەی بۆکەی ئەم شتانی لە کۆڵەکەیتەوە وەکو کەسێکی ئاسایی کە چۆن گەورە ئەبێت و شیرە خوات و ژیانی ئاسایی خۆی بەڕێکات. لەبەرەوە ئەمانە زۆر زەرورن کە دایک و باوکی مناڵەکان بزانن کە تۆ نەشتەرگەری بۆ ئەەکەی ئەمە چارەسەری داونەکەی ناکات. شتێکی کەش کە زۆر زەرورە کە ئەوانەی کە داونیانەیە کە تۆ تەشخیصی کرد کە نەخۆشی زیگمایکی دڵی هەیە شەرت نییە لە مانگی یەکەم و مانگی دووەمان نەشتەرگەری بۆ بکەی. ئێمە زۆربیان دایان ئەنین پێیان ئەڵێن ئاگاتان لێبێت. ئاگار لێبوونەوەکە چۆنە بۆی تۆ خواردنێکی باشی بیتێ، ئاگار لێبێت کە تووشی ئینتیهابات نەبێت، ئینتیهاباتی سیەکانە هەوکردنی سیەکانە لەگەڵ بەتایبەتی کە ئەمانەی کە نەخۆشی زیگمایکی دڵیان هەیە زۆربەی سەمامەکانیان تەواو نییە. ئایا سەمامەکەی یەک سەمامە سەمامەکەی درزی بردووە احتیمال ئینتیهاباتی زۆرە. لەبەرەوەی دایک و باوکان بێ ئاگان لە دەمودانی مناڵەکانیان بێت. زۆر مانگانە چێک بکەن لای دکتۆری دان ئەگەر خۆشی نەتوانێت هەتوانێت لە ماڵەوە دان بشوات زەرورە ئەبێ ئاگان لە دەمودانیان بێت. چونکە لە شتێکی بەسیتەوە ئێمە ئەتوانین ینی شتی گەورەتی بەدوایێت. ئەگەر دەمودانیان پاکەنەوە ئانە ئاگان لێبێت احتیمالی ئینتیهابات و هەوکردنی سەمامی دڵیان زۆر کەمترە. نەشتەرگەریەکان کە بۆ ئەەکەین وەکو خطورە تۆزێ خطورەی زیاترە لە کەسی ئاسایی لە مناڵێکی ئاسایی. بۆ نمونە ئێمە زیاتر مشکلەمانەوەیە کە لە دوای نەشتەرگەری
ئەمانە زۆرتر لە عینایە لە چاودێری ورد ئەمێننەوە ئەگەر کەسێکی یاسایی مناڵێکی یاسایی ڕۆژە دوو ڕۆژ بێنێتەوە ئەمانە لەوەی بگاتە 3 ڕۆژ خاستن ئەمانە تۆزێ لەش و ماسوولکیان بەقووەت نییە لەوەش 2 ڕۆژ 3 ڕۆژ لەسەر جیهازی هەناسەدان بێنەوە بەڵام ئەوەی کە خۆم ینی تێبینیم کردووە شتێکم کردووە پێویستیان بە ئازار کەمترە دەرمانی ئازار لەوەش داون هەر خۆی ئینسانێ بێت هەر خۆی هادی و ینی لەسەرخۆ بێت زۆربەی نەخۆشەکان ئێمە تا ئەگەینە تراماڵ پەسیدین خاستن لە چاودێری وتە مناڵی داون کە زۆر دیقەتمیاوە زۆربیان بە پاراستۆڵەگیان هەر پێویستیش ناکات ئەو هەمووشتی پێوەیە ئەو نەشتەگەری گۆرانی بۆ کردی زۆر بە ئاسانی تێئەپەڕێنن و من ئەوەی کە لای خۆمان بینیمە تا ئەسیەکم نبینیوە بڵێ داون با دکتۆر عملیاتی نەکەم زۆر بەخۆشحاڵی لە مجتەمەعی ئێمە خەڵک زۆر بەتەنگ مناڵی داونەوە کە ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە لە زۆر بەحث و لە زۆر شوێنە ئەخوێنیتەوە کە لە ساڵانە کە خەڵک زۆر بە تەنگ داونەوە نەبووە بەس لە مجتەمەعی من ئەوەی دیقەتمیاوە خاستن داون مناڵی ئەخیر داونە 3-4 مناڵی بووە لە تەمەنی ئەخیرە مناڵێکیانە بێت داون دەرەچێت بڕوا دەبێت لە هەموو مناڵەکانی کە بە تەنگ نەخۆشەکەون کەەوە شتێکی دڵخۆشکەرە لە مجتەمەعی ئێمەیە من نەسیحەتی دایک باوەکانەکەم کە بە تەنگ داونەوە بن ئەویژە وەکو کەسێکی ئاسایی مافی ئاسایی خۆی هەیە مافیەوەی هەیە کە شەوانە بخەوێ بەبێت تەنگە نەفەسی شەوانە خواردنی خۆی بخوا بە ئاسانی بخەوێ والحەمدوللا لێرەش ئەو شتانەمان کە هەیە ئەوەی کە پێویست بێت وەکو نەشتەرگەری ئێمە هیچ ڕێگریەک نییە وەکو کەسێکی ئاسایی ئەتوانی نەشتەگەریان بۆ بکەین لە بەرگەی یەکەمە باسمان لە داون کرد لە پێشەشیکا بینتان کە باسمان لە دروستبوونی داون کرد بۆچی ئەو مناڵانە داونن و باسمان لەوە کرد کە ئەم مناڵانە زۆر بەخۆشی ئەژین و سروشتی ژیانی داونەکان وایە چجای مناڵ بن یان چجای گەورە بن خەڵکیان زۆر خۆشەوێ و لەناو خەڵکیشا زۆر خۆشەویستون لە کۆمەلگای مەشە دەرباری ئەوە نمونەی زۆرێکەوە خۆیان بێت عاقی داهاتەوە بۆتان باسەکەین و هەندێک نمونەتان بۆهینە سەر شاشەکە خۆشەویستی ناو خەڵکن و وەکو خەڵکەژین بەڵام لەگەڵ ئەمەش ئەوانی کە داونیان هەیە هەندێک نیشانەوە هەندێک نەخۆشی تریشیان هەیە هەر بۆ نمونە نەخۆشی ئەڵزەهایمەر کە بیرچوونەوەی پێوترێکە لە کۆتایەکانی تەمەنی مرۆڤ زیاتر دەرەکەوێت بەڵام لەوانی کە داونن زیاتر دەرەکەوێت بەراورد بە خەڵکی تر پرسیارەکە لێرەوە کە دەست پێکە ئەوەیە لە بەرەوەی کە ئەمان ئەو کێشە مێشکیان بەدروستە بە لە کۆتایەکانی تەمەنا ئا لە سەرەتەکانی تەمەنا لەگەڵ خەڵکی ترا جیاوازیان هەیە دکتۆر من دوای لە کۆتای بەردەمەکە وەڵامی ئەوە ئێمەوە کە ئایا مناڵی داون نقصانن یاننا ئەوان بۆ بەجێ چکە بە هەندێکدا تا بە هەندێک شتی زانستی بۆ بینەرەکانی ڕوونەکەم باش بەڵام ئەلێرەوە مناڵێکمان هەیە داونە مناڵەکە 3 تا 4 ساڵێتی ئێوە بیخەنە قوتابخانە یاخود بیخەنە پێشە قوتابخانە تجای دایانگەوێ یان باخچی مناڵان بێ ئەم مناڵی داونانە ئێستا بۆ ماڵقی پێشوو کە باسی ئۆتیزممان کرد دکتۆر فەرمی باسی لۆکە لە 150 کێشەی عەقلیان هەیە لە 150 کەیترێن وەکو مناڵی یاساییەژی لەو لە 150 کە کێشەیان هەیە تەنها لە 115 پێویستیان بە پەروەردەی تایبەت و بە ئاگالێبوونی تایبەت و بۆی کە پێڵەن دیپێندان کە ژیانی بەندە لەسەر خەڵکی ترەوە بەڵام بەنسبەت مناڵەکانی داونەوە مناڵێکی داونمان هەبوو 4 ساڵ بۆ توان بینێن لە باخچە و هینیم مناڵانی تر یاخود تێکەڵای مناڵی تری بکەین ئەمیش بە هەمان شێوە جارە بۆ تێکەڵاوکردنی مناڵی تر بەڕاستی زڵمە ئەگەر تێکەڵی مناڵی تری نەکەی لەبەرەوەی مناڵانە هیچ زەرێکیان نیە نە بۆ خۆیان نە بۆ مناڵی تر بە پێچەوانە وەکوتمان دایمە دڵیان خۆشە دایمە خەڵکیان خۆشەوێ دایمە جەوەکە خۆشترەکەن هاوڕێتی بە سەریعتر و بە باشتر دروستەکەن وەکو لە مناڵی تر لەبەرەوەی دڵیان پاکە وەکوتمان هەروەها بەنسبەت زیرەکیەوە هەموو جۆرەکانی داون وەکوتمان 7 جۆر داونمان هەیە هەموو جۆرەکانی داون ئەوەیان نییە کە پێڵێن بیرکۆڵی یاکو دواکەوتنی زیرەکی ئەگەر هەشیان بێ نسبەی ئایکیەکانیان فەرقەکە بۆیە تۆ پێویست ناکە مناڵێکی داون بڵێ وەڵام ناتوانێت بچێتە مەکتەب ناتوانێت ئاگای لە خۆی بێ من داتایەکم سیر کرد لەم ئەخیرەوە ئەڵێ لە سوید لە 115 ئەو مناڵانەی کە داونیان هەیە خەنە مەکتەبی ئاسایی وەک هەموو مناڵێکی تر بێەوەی مامۆسای پەروەردی تیابەتی لێگەڵا بێ بێ ئەوەی کلاسی زیاتر وەرگێت وەتوانێت مەکتەبەکەش ببڕێت بەڕاستی باشە ئێستا بۆ منە مەسەلەی ئۆتیزما دووبارە کە خۆی ئۆتیزم و داون و شەلدەما خۆمانە لە ئاڵەکانی ئێمە باسەکرێت هەندێک ڕاهەیە کەڵێ ئەمانە کێشەی مێشکیشیان هەیە لە دەمارەخانەکانیانە کێشەیە بڵێن نیورۆ دیڤلۆپمنتال دیسۆردەیە بە ئەو بە زمانە پزیشکیە سادەکەی مناڵانی داونیش کێشەی مێشکیان هەیە یاخود نا
کێشی مێشکێنی و تەنها لەو کۆنیشانانەی کە پیانەوە دەرەکەوێت بەپێی جۆرەکەی بەڵام وەکو خەلەل لە مێشکیانە کە سێری بکەیت جگە لەوەی کە چێوەی سەریان بچووکترە واتە حەجمی مێشکەکە لە بەعزێ لە جۆرەکانە لەوانەیە بچووکتر بێ ئەژینا هیچ خەلەلێکی دیاریکراو نیە لە مێشکە تاکۆ بڵێ ئەمە بە ئەشعەیەکی تەنووری ئەڵێم ئەم مناڵە داونی هەیە شتی وانە خەلەلێکی دیاریکراونیە لە ئیجیش ناتوانانی خەلەلێکی دیاریکراوە تەختێتی مێشک ئیلا ئەگەر مناڵەکە مەسەلەن خۆی گەشتەیەکی یا شتێکی وای لەگەڵا بێت بەشێکە لە کۆنیشانەکان ئەم بیرکۆڵەیە ئەژینا خەلەلێکی دیاریکراوە ئەتوانین بڵێن ڕاستە بڵێن ئەو بیرکۆڵی کە هەر لە مناڵی غیرە داونا دەرەکەوێت بە هەمان شێوە لە مناڵی داونیشا دەرکەوێت بە هەمان شێوە بەڵێ مناڵ هەیە ئایکوی کەمترە لە مناڵێکی تر مناڵی داونیش بە هەمان شێوە ڕاستە ئەگەر ژمارەی مناڵە داونەکان وەرگرین بە نیسبە کەمی ئایکوتیانە زۆر زیاترە لە مناڵە ئاساییەکان بەڵام ئەکرێ مناڵێکی داون ئایکوی لە ئاست مناڵێکی ئاساییە بێت ئەکرێ بچێتە قوتابخانە و وەکو باسمان کرد لە سا 15 لە سویدی خەنە قوتابخانەی ئاسایی وەک مناڵەکانی تر و لەگەڵیشانە ئەڕات و کلاسەکانی ژەبڕێت بەڵێ ئەوەی کە بابەتێکتە دیسان لە شتە ناشرینەکانی ڕۆژئاوا لە ئەمریکا تاکو ساڵ 1983 مناڵی داون بۆی نەبوو چێتە قوتابخانە جا قوتابخانەی تایبەت بێ قوتابخانەکانی حکوومەت بێ ئەمە جگەلەوەی کە لە شوێنی تراجیان کردوێتەوە لە خەڵکیان دابڕین بەڵام لە ساڵ 1983ەوە دەکرێت یا مافیەوان هەیە کە بچنە قوتابخانەی ئاسایی بەڵام لە قوتابخانەکانی ئێمە چییە و چۆنە و بۆم بابەتانە حکوومەت چی کردووە خاتومی دیا عومەر کە سەرپەرشتیاری پسپۆڕی تایبەتە لە پەروەردەی سلێمانی وەڵامی و پرسیاراداتەوە پاشەوە گەڕم خزمەتتان چکە پرسایی تریشم ماوە لە دکتۆر لە بەرەوەی ئەم کۆنیشانانە کۆنیشانەکانی داون گۆڕانی جینیە ئەکرێ لەم گۆڕانە جینیانە ئەگەری نەخۆشی تریش زیاد بکە بۆ وەڵامیەوە گەڕمەوە خزمەتتان. بەڕێی من مناڵی داون سندرۆم مناڵە بەڵام هەڵگری حالەیەەکە و لە قوتابخانەکانی سلێمانیە وەزارەتی پەروەردە کتابێکی هەیە کە ئاڵێ هەموو مناڵێک مافی خوێندنی هەیە ئیتر جای نەکردوێتەوە ئەگەر مناڵێک هەڵگری حالەی داون بێ مافی خوێندنی نەبێ هەموو مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت هەڵگری حالەی داون ئێمە لە ئاسایی ئەیخێنە ناو قوتابخانەکانەوە بەڵام ناتوانین بڵێین هیچ گرفتێکیان نییە هەیەە پێویستە ئەم مناڵە ژینگەی قوتابخانەی بۆ ئامادەکرێ قوتابخانەکەی بۆ ڕۆشنبیر بکرێتەوە کە ئەمە مناڵە چاوی هەیە لوتی هەیە دەمی هەیە وەکو هەموو مناڵێکی ئاسایی و مافیشی هەیە بخوێنێ و کتابێکی فەرمی وەزارەتی پەروەردەش ئەم مافەیراوە بە خاوەن پێداویستی تایبەت چونکە لە کتابەکانە هاتووە ئەڵێ هەموو مناڵێک مافی یاسایی خۆیەتی لە قوتابخانەی حکومیەکانە بخوێنێت کەواتە کەوتی هەموو مناڵێک وشەی هەمووی بەکارهێنا یعنی بە هەموو حالەکانەوە من هەمیشە ئەم قسەیەکەم ئەڵێم ئەوانە تەنها هەڵگری حالەیەکن ئەجیناوەکو هەموو مناڵێکی ئاسایی مناڵن هیچ جیاوازیەکیان نییە بەڵام ناتوانین بڵین گرفتیان نییە لە ناو قوتابخانەکانەوە گرفتەکە خۆیان نی خۆیان وەکو بەڕێز دکتۆر باسی کرد کەسێکی سۆشیالن کۆمەڵایەتین و هادئ و هێمن و لەسەر خۆن جوانکیلەن هەمیشە دڵخۆشن زۆر نازانن قسە و وتە و یاری و یاری ئەزانن شەڕ نازانن هەموو حتا ئەگەر لێشیانیان ئەمان هەر بە یاری تعبیری لیانەکەکەن لە ناو قوتابخانەکانە خۆیان وەکو مناڵ هیچ گرفتێکیان نییە بەس کێ گرفتی هەیە دەوروبەر ئێمە پێویستمان بەوە هەیە کە کۆمەلگا و دەوروبەر ڕۆشن بیرکەینەوە نەک مناڵەکە تازە هەیە بە حالەکەیەوە و ئێمە توانیمانە مناڵێک یەکجار زۆر بخەینە ناو قوتابخانەوە و من هیوادارم ئەم پرۆگرامانە و شێوەی هاوشێوەی ئەم پرۆگرامانە بۆ ئەوە بێ کە پشتگیری وەزارەتی پەروەردە بکە چونکە ئەگەر لە وەزارەتی پەروەردە 10,000 قوتابخانەی هەبێ کەواتە تۆ ئەتوانی هەر قوتابخانێ دوو مناڵی خاوەن پێداویستی تایبەتیش بخێتە ناوی ئەکاتە 20,000 مناڵ هیچ ناوەندێکی ئەهلی و ڕێکخراوەیی ناتوانێت ئەم هەموو مناڵە وەرگێ زۆر 50 مناڵ 60 70 100 لەوە زیاتر ناتوانێت زائیدەن
وەزارەتی پەروەردە لە هەموو دنیاوە پێ وترێت دایکی هەموو وەزارەتەکان لەبەرەوەی هەموو مناڵێگە گرێتە خۆی و شتەکە بەبێ بەرامبەرە چونکە تۆ لە شوێنە ئەهلیەکانە ئەوانیش وجودیان پێویستە بەڵام لە شوێنە ئەهلیەکانە باوکێک ساحب تەکسی بێ یان فەقیر بیان ئیمکانێتی نەبێ ناتوانێت 200-300 هزار بۆ مناڵەکەی بە بەڵام لە مەکتەبە حکومیەکانە بێمنەتە مڵکی خۆیەتی مڵکی هاوڵاتیە مڵکی ئەو مناڵەیە و خێزان من لێرەوە یعنی حەزەکەم ئەوە بە خێزان بڵێم بڵێم پێداگری بکەن لەسەرەوەی مناڵەکەتانە بێ لە قوتابخانە هەبێ هیچ کەسێک ناتوانێت بڵێ ئەم مناڵە نابێت لە قوتابخانە هەبێ چونکە چۆن یاسا هەیە ئەڵێ ئەم قوتابخانانە حکومیە ئەم فڵان کەسە سەرپەرشتیارە ئەمە مدیرە یاسایەکی شەیەڵێ و مناڵە مافی خۆیەتی بخوێنێ و بێگومان مافی خۆشیەتی بخوێنێ چونکە چییە؟ چ جیاوازیەکی هەیە؟ مناڵە زایدەن هەڵگری حالەیەەکە ئێمە ئەبێ خۆمان ڕۆشنبیر بکەینەوە لە حالەکە تێبگەین نەک مناڵەکە بکەینە دەرەوە و چونکە ئەم مناڵە هەموو مناڵێک مڵکی وەزارەتی پەروەردەیە هەموو مناڵێ کاروباری کۆمەڵایەتی شەڵتەرەکان شوێنی بەساڵاتچووەکان سنتەرەکانی کە مناڵ گەورەیە مافی خوێندنی نەماوە ئەو شوێنانە باقی کەوت مناڵ لە 4 ئیبتیدائیەوە هەتا 18 ساڵ مڵکی وەزارەتی پەروەردەیە ئەم مناڵانە خاوەن پێداویستی تایبەتیشی تایە لە بەشەکانی پێشوارەکە دکتۆر چێنەرە باسمان لەو کرد کە داون چییە و هۆکاری دروستبوونەکەی چیە و کێشەکان چییە بەڵام دکتۆر باست لەوە کرد کە مناڵانی داون هەندێکیان بەراورد بە مناڵانی تر قەبارەی سەریان بچووکترە سەریش مێشکی هەڵگرتووە مێشکی هەموو لە شەڵاوەڕێ دەکرێت ئەم مناڵانی کە کۆنیشانەکانی داونیان تیا دەرەکرد ئەگەری دەرکەوتنی هەنێ نەخۆشی تر بۆ نمونە وەک نەخۆشەکانی چاو زیاتر بێتیانە بەڵێ یەکێ لە مشکلەکانی مناڵانی چاو ئەوەیە کە پێڵەن ڕفراکتیڤ ئێرەر کە چاویان کسە یەکێ لە مشکلەکانیانە چەندین لەسەرەوە تا خوارەوە ئەتوانی بڵێ چانسی توشببوونیان بە هەندێک نەخۆشی زیاترە مەسەڵەن بۆ نمونە کێشەی بیستنیان هەیە بعضێکیان پێویستیان بە سەماعی گوێ بێ کێشەی غوددەیان هەیە هەنێکیان غوددەکان تەمەڵە شەرتیش نیە لە سەرەتایەوە بێ دوای چەند ساڵێک هەستی پێکەی هەر لەبەر ئەوەی ئەو مناڵانی کە داون بەراورد بە کەسانی تر کێشیان زیاترە لەبەر ئەوە یەکێکە لە کێشەکانیان نەک تەنیا هەر بەهۆی غوددەکەوە هەموو مناڵەکانی داون ئۆبێسیتی واتە قەڵەویتیانە زۆرترە وەک لە خەڵکی ئاسایی ئەمیش پەیوەندی بۆ هەیە کە مێتابۆلیزمیان واتە کردار زیندە چالاکیان بەڵێ خاوترە لە هی مناڵی ئاسایی مەسەلەن لە سوورەنجک و مەعیدەیە کۆمەڵی کێشیان هەیە لە جیهازی هەزما وەکو کێشەی گەڕانەوەی ترچەڵۆکی مەعیدەیان کە پێڵێن جرد دڵە قزەی پێڵێن بەڵێ دڵە قزەی پێڵێن لای خۆمانە یا شلبوونی دەرچەی مەعیدەی پێڵێن مەسەلەن نەخۆشی سیلیاک واتە هەستیاری بە گەنم و جۆ لەوانە نیسبەی زۆرترە هەندێک جار هۆکارەکەشی دیار نییە بەس بە ئیحسا کە سێریەکەی لەوانە زۆرترە کێشەکانی دڵ و ئابزان دکتۆر دیار باسی کردووە من لەسەری ناوەستم کە کێشەی دڵیان زۆر زیاترە لە خەڵکی ئاسایی هەروەها کێشەی مەسەلەن لە فەقراتەکانی ملیان یەکێک لە کێشە گەورەکانمان ئەوەیە کە ئەتڵەتەوە ئەگزیال سەبلاکسیشنی پێڵێن دوو فەقەرەی یەکەمی کە سەری لەسەر من هەڵگرتووە هی ئەمان شلە بەستەرەکانی قایم نییە و یەکێک لە کێشە گەورەکانمان لەگەڵ یانە ئەوەیە لە کاتی ئەمەلیات و یا کۆمەلجوڵان نوعانە لەوانێت تووشی مزاعفاتی گەورە ببن باشە جا جگە لەوەش مناڵانی داون یاخود نەخۆشانی داون قەبارەی زمانیان بەراورد بە خەڵکی تر گەورەترە و کێشەی دەمودانیشیان زیاترە بەڵام ئێمە پزیشکانی دانەزانین کە دەکرێت ئێمە ئاگامان لە دەمودانی مناڵانی داون بێت بیان شوێن وەکو هەر مناڵێکی تر و بیان پارێزی لە پلۆربوون لە نەخۆشەکانی تر بەڵام دکتۆر دەربارەی نەخۆشانی تر کە باس کرد جای فەقراتەکەی مل بێ کێشەی بیستن بێ کێشەی بینین بێ کێشەکانی گەدە بێ ئەکری ئەمانی شۆ کە مناڵێکی چارەسەر وەربگرن و ئێستا دکتۆر دیار باسی کرد نەخۆشەکانی دڵ نەشتەرگەریان بۆکەن و چاکەبنەوە و تاو لە 100% مەسەلەن مناڵەکە غودەی تەمەڵە هۆرمۆنیەتی ئەتیادی بە حەبێکەی خوارد وەک هەموو مناڵێکی ئاسایی یاشێ مناڵێکی ئاسایش غودەی تەمەڵ بێ هەستیاری گەنم و جۆی هەیە گەنم و جۆی نایەتی وەگە مناڵانی تر کە هەیەن هەستیاری گەنم و جۆ لە مناڵی ئاسایشە هەیە ئەویش عینەشتا مەسەلەن بۆ نمونە
ئەوان چانسی توشببوونیان بە نەخۆشی خوێن بە تایبەت خوانەخواست جاوا پرسیاری کۆتاییەکە بەڵێ ئەم پرسیاری کۆتاییان ئەمەیە لەبەرەوەی کە داون کۆنیشانێک کە پەیوەندی بە کڕۆمۆسۆمی ژمارە 21ەوە هەیە کە ئێمە دوانمان هەیە ئەوان سییانان هەیە کڕۆمۆسۆمێکی زیایان کەواتە بازدانێکی جینیمان هەیە لەم مناڵانەیە چجای مناڵ بن یاخود گەورە بن جگەلەوە شێرپەنجەش بە شێشی گشتی لەگەڵ مەسەلەی جیناتە زۆر باسەکرێت کە ڕاستە کەس 100% جگە لە هەندێک جۆری شێرپەنجەنەوێ هۆکاری نازانێت مەتابەتی شێرپەنجەکانی خوێن ئەکرێ ئەوانەی کە داونن ئەگەری توشبوونیان بە شێرپەنجەکانی خوێن زیاتر بێت بەڵێ بە تایبەت لوکیمیا بە تایبەتی لوکیمیەکان و ئەوانش دیسانەوەی نەسەر ئەوەی کە ئەمە کۆتایی دنیا نیە ئەوانیش وەک هەموو مناڵێکی تر کە تووشی لوکیمیا بێت پێ چارە سەروەرگرن ئەکرێت چاک بنەوە جا بۆ ئەمە بەستە پرسیارمانە دکتۆر علی عومەر کردووە کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەیە لە نەخۆشخانی هیوا کارەکات و کار لەگەڵ مناڵان ناکات کە شێرپەنجەی خوێنیان هەیە و ئەو باس لەوا کات کە ئایا ئەو مناڵانی داونیان هەیە دەکرێ ژیانیان چۆن بێەوە پاش چارەسەرەکە ڕێژەی چاکبوونیان بەراورد بە مناڵانی تر چەندە جۆگری دکتۆر علی بن پاشۆگەڕەوە خزمەتتان بۆی وەڵامی پرسیارە بینەوە بزانین داونەکان ڕاستە پێیان بڵین کەمانە نقصانن یاخودنا بەسپاسەوە دکتۆر کۆنیشانەکانی داون سیندرەم مەترسی توشبوونیان ئەو مناڵانە مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن بە هەردوو جۆرەکەیەوە بە هەردوو جۆرە باوەکەیەوە کە بریتە لە شێرپەنجەی خوێنی لیمفەخانەکان ALL لەگەڵ شێرپەنجەی خوێنی مۆخەخانەکان AML دا تا 20 ئەوەنی مناڵی ئاسایی مەترسی توشبوونیان زیاترە. واتە بۆ نمونە لە سلێمانی کە وەرمانگرتووە ئەگەر لە 10,000 مناڵێک تووشە بێت لە داون سیندرەم لە 100 مناڵ یا 150 مناڵێکیان تووشی شێرپەنجەی خوێن ئەبن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم مەترسی توشبوونیان بە شێرپەنجە ڕقەکان solid tumors زۆر کەمترە وەک لە مناڵی ئاسایی بە پێچەوانی شێرپەنجە خوێنەکانەوە. هەم بە مناڵی هەم بە گەورەیش کاتە گەورە ئەبن چکە ئێستا بەبوونی ئەو چارەسەرە پێشکەوتوانی کە لە دنیا هەیە کەسی داون تەمەنی ئەگاتە زیاد لە 50 ساڵ بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکان لە تەمەنە گەورەکانی شا بە هەمان شێوە شێرپەنجە ڕقەکان تیانە کەمترە وەک لە کەسی ئاسایی. خاڵی سێم نەخۆشیێکی تایبەت هەیە هەر تایبەتە بە داون سیندرەم کە شێوە شێرپەنجەییە بەڵام کاتیە کە ئەویش لەگەڵ زۆربەی کات لەگەڵ لەدایکبوونا تووشە بن واتە لە مانگی یەکەمی لەدایکبوونیانە کە ئەویش جۆرێکە لە شێرپەنجەی مۆخەخانەکان و بەڵام بە شێوەی کاتیە و تەنها متابعی ئەوێ و تێ ئەپارە و پێویستی بە چارەسەر نابێ. مەترسیەکان لەسەر مناڵی داون چییە؟ لە شێرپەنجەی لیمفەخانەکان واتە ALL مەترسیان زیاترە لە مناڵی ئاسایی لەبەر ئەوەی چارەسەرەکانی ALL زیاتر تەسیرەکاتە سەر ژیانیان زیاتر تەسیرەکاتە سەر ژیانیان بەڵام لە شێرپەنجەی AML ڕێژەی چاکبوونەوەیان زۆر بەرزترە وەک لە مناڵی ئاسایی کە ئەگەر لە مناڵێکی ئاسایی لە 150 بۆ 75 لە وڵاتی خۆمان لە مناڵێکی داون سیندرەم لە 180 بۆ لە 100 ڕێژەی چاکبوونەوەی AML. ئەمە خاڵی دیتر. خاڵێکی تر ئەوەیە کە ئایا چۆن بەر بەم نەخۆشیە بگیرێ. ئەگەر ئەم نەخۆشیە لە چی دایکە دەستنیشان کرا تەنها یەک بۆچوون هەیە یەک ریسێرچ کراوە لەسەری کە ئەو ریسێرچەش ئەوەیە کە ئەڵێ ئەگەر مەڵتی ڤیتامین بەکار بهێنێ دایکەکەی ڕێژەی توشبوونی شێرپەنجە لە داهاتوە بۆ مناڵەکەی کە داونە کەمترە بێت. یەکێکی تر لەو شتانەی کە پێویستە باز بکرێ ئەوەیە کە زوو ئەبێت دەستنیشان بکرێ. زوو دەستنیشانکردن چییە؟ مناڵی داون سیندرەم نابێت لە ماڵەوە دانرێ و ئیهمال بکرێ و چاوەڕێ بکەی تووشی نەخۆشی بێ. ئەبێ بە شێوەیەکی ڕێکوپێک سەردانی پسپۆڕی دڵی مناڵان و پسپۆڕی مناڵان بکرێت و ئەگەر کرا پسپۆڕی خوێن و شێرپەنجەی مناڵانیش بیبینێت
بە شێوەیەکی ڕێک و پێک. بەنسبەت ئەوە کە ئێمە متابعیان بکەین ئەوەیە ئەگەر بکرێت ساڵانەیە 6 مانگجارە پشکنینی خوێنی گشتی کە بێتێ لە CBC بۆ مناڵانی داون سیندرۆم بکرێت بێجگەلەوەی کە ئەتوانین شێرپەنجەی پێدەستنیشان بکەین بە زیادبوون و کەمبوونی خڕۆکە سپیەکان یا خڕۆکە یا دابەزینی ڕێژەی خوێن یان خەپلەکانی خوێن ئەتوانین هەنێشتی تریشی پێدەستنیشان بکەین کە لە داون سیندرۆما زۆرە بە تایبەتی کەم خوێنی و کەمی مادەی ئاسن و ئەوانە کە ئەمە سوودێکی زۆری لێ ئەبین ئەگەر لە زوو دەستنیشان بکرێت و تەسیر نەکاتە سەر ژیانیان. دەربارەی ئەو بەڕێزانەی کە کۆنیشانەکانی داونیان هەیە کەمە لەم ئەڵقەیە بە وردی لە هۆکاری دەرکەوتن یاخود هۆکار کە 100% نازانێت بەڵام لە شێواز دەرکەوتنەکەی کە بۆچی دەرەکەوەیە هۆکارە جینەکان چین و ئەو بابەت و نەخۆشیانە چین کە ئەم بەڕێزانە بەدەستیەوە دەناڵێن و چۆن دەکرێمە باشتر بین لەگەڵیانە. ئەوەی کە زۆر گرنگی مۆ کۆمەلگا پێویستە لە داون تێبگەین وەکو کۆنیشانە و تێبگەین لەوەی کە ئەوانی کە داونیان هەیە بەڵێ بڕێکیان نزیکی لە سڵات چلیان کێشەی بیرکۆڵیان هەیە لەوانەیە وەکو کەسی تر نەژین بەڵام خۆ مناڵی تریشمان هەیە داونی وەکو کەسی تریژ ناشی کەسی تریشمان هەیە داونی وەکو کەسی تریژ ناشی لەبەرەوە ناشرینترین وشەکە بەرامبەر بە داونەکان بەکاربێنرێ وشەی نوقسانە چونکە ئەگەر بێتە سەر بەراوردکردنیەوەی کە کەمیان نوقسانی هەبێ ئەوە ئێمە بەراورد بە داونەکان نوقسانین بۆ لەبەرەوەی کە ئێمە 46 تا کڕۆمۆسۆممان هەیە بەڵام داونەکان 47 تا کڕۆمۆسۆمیان هەواتە تاکێک کڕۆمۆسۆمیان لە ئێمە زیاترە لەبەرەوە تکایە لە مۆلا تۆزە کوریا بن کە وشەی نوقسان بەکارهێن ئەستن خۆ هەر بەکارهێنانی وشەی نوقسان بەرامبەر بە هیچ کەسێک ڕاست نییە چکەمی مرۆڤ هەمومان کە خوا دروستی کردوین هاوتا و یەکساین لەگەڵ یەکتریە بەڵام هەمووشمان جیاوازین لەگەڵ یەکتری هەر کەسێکمان لە شتێکە لەوانتر لە پێشەوەیە بە دووبارە تکاکەمەوە کە بەرامبەر بە ئەو بەڕێزانی کە داونیان هەیە چی مناڵ چی گەورن وشەی نوقسان بەکارمەهێن و وشەیەکی تر هەیە کە لەناو خەڵکا بەکارهێنێت کە خۆتانە من باشتری زانن چییە تکایەوەش بەکارمەهێنن جا دەرباری نەخۆشی و لەش ساغی و بەڕێزانەی کە داونیان هەیەمی کە لە بەردەستی منە لە مۆبایلەکەی خۆمەوە تەماشایەکەم بریتێ لە ڕێکخراوێکی جیهانی بۆ ئەو کەسانی کە داونیان هەیە گرنگترینش لە بەکارهێنانی مۆبایلە بۆم باسکردون لاڵقەکانی پێشترا کە مۆبایل بەکارهێنان زیاد لە پێویست مرۆڤ گێلەکە و لە مناڵە ئەگەری ڕوودانی ئۆتیزم زیادەکە و لە ئاڵلقەی پێششا دکتۆر فەرمی زۆر بەڕوونیوتی بەڵێ دەکرێت مۆبایل بێتە هۆی توشبوون بە ئۆتیزم لەبەرەوەتکە بۆ خۆتان و بۆ مناڵەکانیشتان بەکارهێنانەکەی کەم بکەنەوە لێرە ئاماژە بۆ درراوە کە دەڵێت دەکرێت ئەو بەڕێزانەی کە داونیان هەیە جای مناڵیان جای گەورە بن ئەگەری توشبوونیان بە هەندێک نەخۆشی زیاتر بێ وەک نەخۆشیە زگماکەکانی دڵ دەکرێت لەگەڵ لەدایک بوون نەخۆشی زگماکی دڵیان هەبێ ئەمەش وەک میوانی بەرنامەکە دکتۆر دیار ئاماژە پێدات کە لە 6 هەفتەیەکەمی تەمەنابی من با پزیشکی پسپۆڕی مناڵان بیبینێ ئەگەر پێویستی کراویش ئێنێرە بۆ لای پزیشکی پسپۆڕی دڵ و خۆشبەختانەیە سەر لە وڵاتی خۆمانە نەشتەرگەری دڵ بۆ مناڵانی داون نەکرێت و دەکرێت ژیانیان وەکو خەڵکی تر زۆر بێ لە وڵاتی شۆک ئەمریکا لە پێشتر هاتاکو 40-50 ساڵ بەر لە ئێستا تێکڕای تەمەنی داونەکان 25 ساڵ وڵام ێستا بەرز بێتەوە بۆ 6 ساڵ بۆ لەبەرەوەی کە ئێستا مامەڵەکان مرۆڤانەترە بە خۆشحاڵە لە کۆمەڵگایمە مامەڵەکردن لەگەڵ داونە هیچ کاتێک وەکو ئەمریکا خراپ نەبووە لەبەرەوە دەکرێت من نمونەیەکی باشتر پیشانی خەڵک بین کێشەی خەوزڕانیانە بێکەمە دووبارە لەوانە پەیوەندی بە نەخۆشیەکانی دڵەوە هەبێ و کێشەی ئەلزایمەریانە بێت کە پێوترە نەخۆشی برچن و زیاتر لە گەورەی تەمەنان ڕۆیە ئەمەش دەکرێت بەچی کەم بکرێتەوە بۆی کە مناڵەکانی داون بخینە بەر خوێندن و قوتابخانە وەک خاتومی دای میوانی بەرنامەکە باسی کرد کە مناڵانی داونی ژۆک مناڵانی تر پێویستە بچنە قوتابخانە ئاساییەکان و پێویستە لە قوتابخانە ئاساییەکان فێر ببن و مافی فێربوونیان هەیە بەو شێوەیە گەرێما ئەو کەسانی کە داونیان هەیە ئەو کەسانش کە داونیان نیە فێری خوێنەواری بن خوێندنەوەیان زیابێ وەرزشیان زیابێ خواردنیان کۆنتترۆل بێ ئەگەری دەرکەوتنی ئەلزایمەر لە کۆتاییەکانی تەمەنە کەمترە بێتەوە چونکە خوێندنەوە و نووسین پێی دەوترێ وەرزشی مێشک ئەمە هاوتا لەگەڵ وەرزشی جەستا دەکرێت مرۆڤ لە نەخۆشی بیرچوونەوە بپارێزێ ئەمە جگەلەوەی کە وەک باسکرا دەکرێت ئەم مناڵانە ئەم بەڕێزانە نەخۆشەکانی گەنم کە ناتوانن بەرهەمەکانی دانەوێڵە بە ئاسانی بخۆن و ئەگەری ئۆتیزمیان هەیە و جگەلەوەش ئەگەری نەخۆشەکان وەک شێرپەنجەی خوێن لیوکیمیا و ئەگەری گەشکەشیان هەیە بەڵام هەموو ئەمانە چارەسەری هەیە گەشکەکە چارەسەری هەیە نەخۆشەکانی دڵ چارەسەری هەیە و نەخۆشەکانی گەنم بەڵام بڕوانن دەربارەی ئەو بەڕێزانەی کە داونیان هەیە
باس لەوەکرێت کە دەڵێت ئەو بەڕێزانی کە داونیان هێن کە نەخۆشی دڵیان هەیە یاخود نەخۆشی لیوکیمیایان هەیە ئەگەر نەخۆشەکەتیانە دەرکەوت بەراورد باوانی کە داون نین داونەکان زووتر چاکە بنەوە واتە ئەگەری چاکبوونە لەم نەخۆشیە زیاتر لەو بەڕێزانی کە داون نین لەوەرەوەک دووبارەیەکەم وەگەر وشەی نوقسان بەکاربین بزان بۆ کامیان پێویستە بەکاربین بۆ ئێمە یان بۆ داونەکان جگە لەوەش باس لەوەکرێت کە دەڵێت ئەو مناڵانی کە داونیان هەیە یان ئەو گەورانش کە داونیان هەیە کاتە تووشی نەخۆشیە بن زووتر چاکە بنەوە لە خەڵکی تر واروەکو دکتۆر دیاریش باسی کرد کاتە نیشتەگەری کراوەی دڵ بۆ مناڵێکی داونەکەن کەمتر پێویستە بە دەرمانی ئازار شکێنە بێت لە کەسێک کە داون نیە لەبەرەوە دەکرێت داونەکان کەمتر هەست بە ئازاریش بکەن و ئەوان وەک باسکرە لە بەرنامەکەشە دڵخۆشتر و کۆمەڵایەتی ترن جا بڕوانن ئەگەر چی داونەکان بە شێوەیەکی گشتی قەڵەوترن لەبەرەوەی کە دەکرێت غودەی تەماڵیان هەبێش دیسان ڕێگەی حەبوو دەرمانە چارەسەرەکرێت وە لە ڕێگەی وەرزشکردنەوە بەڵام لێرە باس لەوە کرێت کە دەڵێ زۆر دەگمەنە ئەو بەڕێزانەی کە داونیان هەیە تووشی جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ ببن لە کاتێکا لە خەڵکی ترایەکەم هۆکاری مردن لە سەرانسەری دنیاە نەخۆشەکان جەڵتەی دڵ و دەماغ و ملوولەکانی خوێنە لە کاتێکە لاوانی داونا زۆر دەگمەنە کە دەربکەوێت جگە لەوەی کە باس لەوە دەکرێت کە دەڵێ هەندێک ڕوخساری لێکسویان هەیە ئەوانەی کە داونیانەوەکو شێوی دەموچاویان خڕە و شێوەی چاوەکانیان بادەمیە و خۆشتانزانیشە لە وەسفە جوانەکانی چاوکە ئاکرێوێت کە شێوەی چاو لە بادەمی بچێت ئەمەش دیسانۆشێکە لە شتە جوانەکانی کە لە داونا هەیە جگە لەوەش کە باسکرا ئەگەر بێت و ئێمە لە داونەکان تێبگەین بە تایبەتی لە سا 60 لە سا 50 تا 60 داونەکان کێشەی مێشکی و فێربوونیان نیە و دەکرێت ژیانی ئاسایی بژین لەگەڵ خەڵکە تێکەڵاو بن و دەکرێت داهاتووشیان هەبێ و کار وەربگرن و داونمان هەیە لە وڵاتانی تر کە ئەکتەرە داونمان هەیە لە وڵاتی خۆمانە کە هێدی لە قوتابخانەکانی فێربوونی میوزیک ژەنینە خوددار بێڵقەی داهاتووی چارە تایبەتەوێت بە نمونە سەرکەوتەکانی داون تجای لە کوردستان یاخود لە دەرەوەی کوردستانە هەتا و کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تاوای ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرمونون خوددار بە یەکشەممەی داهاتوو کاژمێر 7 یاوارە یەمەوە خزمەتتان شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ